هەڤاڵ ئاراس محەممەد ئاغا بەرپرسی مەڵبەندی چواری دهۆک سەرپەرشتیاری لیستی هاوپەیمانی کوردستان بە ئامادەبوونی سەلام سوورچی ئەندامی سەرکردایەتی یەکێتی ئیمان ئامێدی کاندیدی ژمارە 26 لە بازنەی ئاکرێ و بەردەڕەش و شێخان لەگەڵ چین و توێژەکانی قەزای بەردەڕەش کۆبوونەوەیەکیان ئەنجامدا. واللهی یەکێتی ژمارەی کوردستان بچووک ببێتەوە وەزعی خراپی بە شەرەفم هەموو وەزعمان خراپ دەبێت. هەر لە کۆبوونەوەکە بە تێر و تەسەلی بەرنامە و پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پشتگیریکردنی هاندانی گەنجان لە سەرجەم بوارەکان لەلایەن هەڤاڵ ئاراس محەممەد ئاغا خرایە ڕوو. پاراستنی یەکڕێزی نێوماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەمومانەوە و بەرژەوەندەکانی بیلەتەکەمان و ئەم هەڵبژاردنەی داهاتوو کە لە هەمووی گرنگترە هەواڵاندنی کۆششی بۆ بکەین. هەمومان زۆرینەی کە لێرە دانیشتووە کەسمان نەبێ زاوایەک و کوڕەپڵپێک و ئامۆزایەکمان نەبێ کەسمان نەبێت چوار ڕەفیقمان هەبێ لە کۆڵانەکان کە تەسیرمان لەسەر هەبی بۆ دەکەن دەبێ ئەوەمان بۆ بکەن. ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە هەموو هەواڵێکی ئێمە خۆی بسەلمێنێت وەکو کادرێکی دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئیش دەکات چۆن بۆ یەکێتی پەیدا دەکات. سەلام سوورچی ئەندامی سەرکردایەتی یەکێتی دوایین پێشات و گۆڕانکاریەکانی سەبارەت بە هەڵبژاردن لە عێراق خستە ڕوو. ڕۆژی هەڵبژاردن و بۆ ڕۆژی هەڵبژاردن دانێن پێم وایە ئەوە یەکەم هەڵبژاردنە کە بەو تەنسیق و هەماهەنگیەی هەردوو ئۆرگانەکان پێکەوە بەرنامەدانێن. من دڵنیام ئەو هەماهەنگیە هەبێتن دەنگەکانمان لەو بازنەیە زۆرتر بن. ڕاستە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا هەم ئۆرگانەکانی حزبی و بەجیا پلان و بەرنامەی هەبوو بۆ دەنگدەرانی گشتی یان بۆ دەنگی عامەکە و هەم ئۆرگانی عەسکەریش بەجیا پلان و بەرنامە و کۆبوونەوەکانی هەبوون بۆ دەنگی تایبەت و کە دەنگی عەسکەریەکان بوون. بەڵام مە دڵنیاین لەوەی کە دەنگی عەسکەری کۆنتڕۆل کرا. ئیمان عەبدوڕەزاق کاندیدی ژمارە 26 بازنەی سێ باز لە ڕۆڵی کارەی خەڵکی بەردەڕەش کرد. دەڵێت لە هەموو هەڵبژاردنەکان بە گرنگیەوە بەشداری هەڵبژاردنەکان دەکەن. فعلا چارەسەریۆمە تەنیا ئەوە کلیلە چارەسەریەت بەفدۆیە الپەرلەمانە عێراقیە چونکە هەمی مافێتمێت ئەون چارچۆوێ دستوری دا کە ئەم بشێن بەرەفانیە ji xelkê xwe bikeyn û ji mafê xelkê xwe bikeyn. Lew malwêrê em dibêjin û ser êxistina lîsta peymanî Kurdistan em dêşên pêtir dakûkiyê bikeyn ser mafê hewêtirawa û dê pêtir bi êk helwîst û êk deng belkê ne ev hewpeymaniya vî çarçûvî. هەر لە کۆبوونەوەکە بە گرنگی باز لە هاوپەیمانێتی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕان بە گشتی قەزای بەردەڕەش بە تایبەت کرا. جەخت لەسەر ڕۆلی سەرەکی ئەم دوو هێزە کرایەوە هەروها گرنگیدان بە لیستی هاوپەیمانی کوردستان و بربەژێری لیستی هاوپەیمانی کوردستان ئیمان ئامێدی ژمارە 26 بازنەی سێ کرا. محەممەد جەلیل کەناڵی بادینان بەردەڕەش